بڕیارە ئەمڕۆ خشتەی موچەی مانگی سێی وەزارەتەکان بڵاو بکرێتەوە تا موچەخۆران بۆ مانگی سێ موچەکانیان وەربگرن. تەنها 3 ڕۆژیش لەبەردەستا بۆ دابەشکردنی موچەی مانگی سێ کە باوتەی سەرچاوەیەکی بەرپرس لە وەزارەتی دارایی هەرێم کاتەکە زۆر کەمە و ئەستەمە سەرجەم موچەخۆران بتوانن لەو 3 ڕۆژەدا موچەکانیان وەربگرن. سەرچاوەکەوتی لە هەموو حاڵەتەکانی بڵاوکردنەوەی خشتەی موچەدا دەرگای بانکەکان تا کاتژمێر 12 شەو کراوە دەبن تا سەرجەم موچەخۆران بتوانن موچەکانیان وەربگرن. وتیشی سپەی بە موچەی خانەنشینان و زیندانیانی سیاسی و خاوەن پێداویستی تایبەتەکان دابەشکردنی موچە دەست پێ دەکات. لەگەڵ ئەوانەی لە هەژماری مندا بەشدارن و تۆمارن. لەگەڵ ئەوەشدا هەر سپەی هەوڵ دەدرێت چەند وەزارەتێکیش موچەکانیان دابەش بکرێت. پلانەکەی وەزارەتی دارایی بەم جۆرەیە. زۆربەی وەزارەت و دەستە و فەرمانگەکان دەکەونە ڕۆژی هەینی و شەمە. سەرچاوەکە دەڵێت بەهۆی جەژنەوە هەوڵ دەدرێت زۆربەی موشەخۆران ڕۆژی هەینی موشەکانیان وەربگرن تا بتوانن پێویستیەکانی جەژنی پێ بکڕن. بەپێی قسەی و سەرچاوەیی کە بۆ تیواردووەوە گەر موچەخۆران نەیانتوانی موچەکانیان ڕۆژانی پێش جەژن وەربگرن ئەوە لە ڕۆژانی جەژنیش بانکەکان کراوە دەبن. وەک چۆن پێشتر تیوار ئاشکرای کردبووە گەر پارەش لە بەغداوە بێت بەهۆی دواکەوتنی پارەکە و نەگەیشتنی بە وەزارەتی دارایی هەرێم ئەوە دابەشکردنی موچە دەگاتە ڕۆژانی جەژن.